بەڕێزان لە بەرنامەیە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین کۆمەڵی دادگەری کوردستان دوای پایکۆتی پەرلەمانی کوردستان بەنیازی چییە و چی دەکات هەروەها ئەو بڕیارەی کە داوێتی کە بڕیارێکی توندە ئایا ئەم بڕیارە دیراسەکراوە و ئایا بۆچی نەتوانراوە یەک بەرەش پێک بهێنرێ بۆ ڕەتکردنەوەی ئەنجامی هەڵبژاردنەکان و ڕەتکردنەوەی چوونە پەرلەمانی کوردستان وایە بۆ قۆناغی داهاتووش کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو چی دەکا و بۆ قۆناغی داهاتووی دۆخی هەرێمیش هەرچی دەکات ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. کاک عەبدولستار بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. سەلامەت یاخوا موفق بی کاک حەج. سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە بڕیارەکەەوە دەست پێ بکەین ئەم بڕیارەی کۆمەڵ زۆر خەڵک پێی وایە بڕیارێکی توندە بڕیارێکی دیراسە نەکراویشە ئەم بڕیار لەسەر چ بنەمایەک بوو وایە دیراسەش کرا بوو باش ئەم بڕیارە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەرم لایەک دابڕژێ و من جارێککە خۆشحاڵم لێرە بە دیداری بینەرانی خۆشەویست دەگەمەوە یاخۆم لە ساو و سەرفراز بن. خۆی کاک حەشیم ئەم بڕیارە لە ئەنجامی بەڕاستی زوڵم و غەدرێکی گەورەوە دروست بوو. ئەم بابەتە دوایەکە ئێمە بە دووەدا چونمان بۆ کرد وەکو ئەنجومەنی باڵا و دواتر وەکو ئەنجومەنی سەرکردایەتی زۆر گفتو و گۆمان لەسەر کرد و هەموو ئەو زانیاری و بەڵگانەی کە پێمان کۆکرایەوە بەدەستمان گەیشت لە ماوەی ئەو چەند ڕۆژەی ینی زۆرش بەپەلە نەبوو چەند ڕۆژێکی پێچوو دوایی هەڵبژاردن ئێمە گەیشتنە ئەو بڕوایە و گەیشتنە ئەو قەناعەتەکە ئەم هەڵبژاردنە نەخشە بۆ داڕێژراو بووە و بە تایبەتیش کۆمەڵ تێدا بە ئامان گیراوە بە بەڵگەی ئەوەی ئێمە سێ لایەنی ئۆپۆزیسیۆن بووین، چوار بووین، حزبی شوعیش هەبوو، ئێمە چوار لایەنی ئۆپۆزیسیۆن بووین. ئەم چوار لایەنە دویان کە سەرەکی بوون بەستم نەوەی نوێ یەکگرت و ئەوانە کورسەکانیان زیادی کردووە، تەنها کۆمەڵ کەمی کردووە کە لە کاتێکدا لە هیچ هەڵوێستێکیش ئێمەیان هەڵوێستی هاوبەشمان هەبووە بیان لە هەندێک بابەت بەڕاستی ئەگەر نەبێتە باسی خۆکردن و مەدەحی خۆکردن مەبەستم فراسۆنی کۆمەڵ ئێمە لە پێشەوە بووین. ئەمە بەنسبەت ئۆپۆزیسیۆن سەبارەت بە دەسەڵات دوو لایەنی دەسەڵات کە هەرچی ینی نەهامەتی و بەدبەختی هەیە تووشی ئەم خەڵکم وڵاتیان کردووە، هەرچی تاڵاو هەیە بە قورژی ئەم خەڵک و میلەتیاندا کردووە. تەماشا دەکەن ئەم دوو لایەنەش یەکیان دەنجی زۆر زیاد کردووە، یەکیان دەنگ و کورسیشی زیاد کردووە. یعنی بەڕاستی ئێمە ئێستا کە ئاوا لێ وەربووینەوە ینی ئەوەی کە بۆیە دەڵێم ینی کۆمەڵ تێدا بە ئامان گیراوە. آخر بۆ بە ئامان گیراوە ئەو پرسیارەشتان لە خۆتان کرد وەڵامەکەتان لایە مادام پێتان وایە بە ئامان گیراوە؟ ئەم پێم وایە یەکەم ئەوە زۆر باس کراوە ئەم بابەتە نەخشی بۆ داڕێژراوە و ئەوە پیلانجی ڕێک بوو ئەوە کۆتایی پێاتە زۆرمان باس کرد باسی ناکەینەوە. بۆ بە کۆمەڵ بە ئامان دەگیرا بۆ کۆمەڵ با بڵێم لەم نەخشەدانان و ئەم پرۆژە و هاوچێشەیە بۆ تێیدا نەبووە. ئەم پێما لە کۆمەڵیان ڕانەدیوە لەبەرەوەی کۆمەڵ بە هیچ شێوەیەکی نە ئەو کات و نە ئەمڕۆ نە بەیانیش ئەگەر کۆمەڵی ئیسلامی مەبەستم ینی بۆ مانایی کە لەسەر ئەساسی ئیسلام و ئیسلام بەرنامەی بێ ینی بنچینە و بناغەکەی لە شەریعەت لە ئیسلام وەربگرێ نە بەیانیش نەک ینی 5 کورسی و 7 کورسی و 10 کورسی ینی 100 کورسی پەرلەمانیشی بدەنێ کۆمەڵ ڕازی نابێ بەو هاوچێشەیە بێن دابیانە فەرمونەوە 10 کورسی بەوە ڕازی نەدەبوون. وەڵڵاهی ئەگەر کۆمەڵ ڕازی بێ ئەم پێم وایە هیچ جیاوازی نیە لە لایەنەکانی دەسەڵات و ئەوانەی غەیرە دەسەڵات کە ڕازی بن بەم دابەشکاریە. ڕخنێک شێ دەڵێن چۆن دەبێت سەرکردایەتی کۆمەڵی دادگەری ئەنجومەنی باڵای سەرکردایەتەکەی ئاگەی لەو هاوکێشێوە نەبێ ئەو کەم تەرخەمی نییە بۆ خۆتان وەکو سەرکردایەتی
پێش هەڵبژاردن باسی دیزاین بکرێت باسی نەخش ئێواگاتان لێ نەبێ لێ مەسەر و بابەتش باوەکە تاوکەمەوەی کە باسی بڕیارەکەت کرد باشە ئێمە بڕیاریش کاگ حەچیم ئەو مەبەستم ئەوە بوو کە تۆزی هات لامدا لێ بڕیاریش ئێمە وەکو باسم کرد دوای کۆکردنەوەی زانیاریەکان و دوای کۆکردنەوەی بەڵگەی حاشا هەڵنەگر لەسەرەوەی کە ئێمە زوڵم و غەدرێکی گەورەمان لێکراوە کۆمەڵ بڕیارەکەی بەناچاری داوە لە خۆشیمان نەبووە پێمان خۆشمەوە بڕیارمان داوە ینی ئەگەر کۆمەڵ دەنجی خۆی هێنا باە حەقی خۆی وەرگرت باە چ مەزبور کۆمەڵ بڕیاری وابدە چکە ئەدی بۆ چین ناپرۆسی هەڵبژاردن و بۆ بەشداری هەڵبژاردنمان کردو لە خۆناغەکانی ڕابردوو بەشداری حکوومەتمان کردو بەشداری ئەنجومەنی پارێزگاکانمان کردو بەشداری حکوومەتی خۆجێیمان کردو بۆچی ئێمە دەمانێت ئەوەی کە پێمانە لە هەسوکەوتی جوان لە پرۆژەی چاک لە کردەوەی باش لە خزمەتکردن دەمانێت بەڕاستی پێشکەشی بکەین ئێمەگەر لە ڕێگە مؤسساتانەوە بە کۆمەچۆنتانی ئەم شتە باشانێک کە پێی پێشکەشی بکە ڕاستە هەندێک باریکەیە دەتوانێت هەر بیکە بەڵام دیارەوە بەڕاستی وەکەوە نییە کە تو لە پەرلەمانی لە حکوومەتی لە ئەنجومەنی پارێزگای لە حکوومەتی خۆجێیی بۆ ئێمە بەناچاری بووە پاشان ئێمە بەڕاستی سیستەم لە لای ئێمە بۆ یەک لایکردنەوە یا بۆ دروستکردنی بڕیار لە کۆمەڵی دادگەری بە زۆری نییە ئێمە ئەنجومەنی باڵاش ئەم بڕیارێ نەداوە بەڵکو ئەنجومەنی سەرکردایەتی داوێتی کە ئەویش بە زۆری نیەوە بەڕاستی دوای کە تو باسی بابەتەکە دەکەی دوای زانیاریەکان کۆ دەکەیەوە دوای ئەوەی کە بەڵگەکان باسکران کە هیچ کەسمان بەڕاستی گومانمان هیچ کەسمان گومانمان لەوەدا نەبووە کە ئەمە ینی پیلانجیێڕێک بووە ئەمە کۆمەڵتیدا بە ئامان گیراوە ئەمە پێشتر نەخشەی بۆ چێشراوە تا دوایی ئێمە ناساب بڕیارەمانداوە بە بڕیارێکی دروستیشمان زانیوە لەم هەلوو مەرزەدا کە ئەم فشارانە ببینرێ بەڕاستی یعنی لە کاتێکدا کە تو خەڵکێکی ئێزگار زۆر باسی دەکات کە کاکێمە دەنگمان بێ ئێوەدا کوا دەنگەکانمان ئێوە بەنێگە بەرگیتان پێ دەنگەکان ناکرێ بۆچی بانجی ئێمەتان کردوون کاکە دەنگمان پێ بدەن و ئێمە گۆڕانکاری دەکەین چاکسازی دەکەین سەبارەت بەوەش کە بڵندی راستە کراوە بوو تون نییە بەسەم بڕیارە چونکە هیچ حیزبێک لە مێژووی کوردستانەوە نەبوو حیزبێک کوچی بێنێ و بڕیار بدەن نەچێتە پەرلەمان بایکۆت بکە ئەم پێم وایە بڕیارەکە ینی سەبارەت بەو زوڵمەی لە کۆمەڵ کرا و ئەو غەدرێک کە لێ کرا پڕ بە پێستی بێ ینی ئەگەر زوڵمەکە هێندە گەورە دەکرامەش بڕیارەکە هێندە گەورە نەبێ وەکو دیراستەکرام باسم کرد ینی باشە بەس چونکە ئێستا ئەزمموی بۆ منە عێراق دێنەوە سونەکان خەڵکێکەیە ئەزمموی سەدر دێن دەڵێن پراوێز خران ئێوەش پراوێز ناخرێن ئێستان بڕیارەتون دەتان داوە بایکۆتی پەرلەمان بکەن ئێمە بڕیارمان نەداوە ینی بایکۆتی بێنی پرۆسی سیاسی بکەین کاک حەچیم ئێمە بازیاکەینەوە بایکۆتکردنی پرۆسی سیاسی واتە ئەم حیزب و ڕێکخراوە دەچێت خەریکی بواری بۆ منە خێرخوازی یا باری بانگەواز دەبێ و بڕیار دەدا کە لە پرۆسی سیاسی دەکشێتەوە بمانەی ئەوە کە بەشداری هەڵبژاردن ناکا بە هیچ شێوەیەکی بەشداری حکومەت ناکا بە هیچ شێوەیەکی لەم دامەزاوان دوور دەکەوێتەوە بەڵام بەشداری نەکردنی ئێمە بەشداری هەڵبژاردنمان کردووە بەڵام نەچوون بۆ پەرلەمانێک کە کۆمەڵ بڕیاری داوە کە ناچێت لەبەرەوەی کە پێشوەختە بەرنامە بۆ دانراوە و هاوکێشەیە کە لە نێوان کۆمەڵێک لاو خەڵک ئەم هاوشێشەی جێبەجێ کراوە کۆمەڵ بەڕاستی بە پەسەندی نەزانی و بەشداری ئەم بچێتە ئەم پەرلەمانە یعنی ئەمە جیاوازە بۆ کۆمەڵ نەیگوتێ من لە پرۆسی سیاسی کشامەوە ئینجا بەیانی خۆ هەڵبژاردننی عێراق لە پێشە بینی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانش دێنەوە پێش دوایەوەی کەگەر پەرلەمان دەست بەکار بێ نازانم ئەگەر بتوانین دەست بەکار بێ کۆمیسیۆنێک دروست کاتەوە خودبێ ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردنیان بۆ بکرێ مەبەستمەوە ئێمە ینی بایکۆتی پرۆسی سیاسیمان نەکردووە ئێمە بایکۆتی ئەو پەرلەمانمان کردووە کە بەم شێوەیە لەسەر ئەساس و بناغەی تەزویر و ساختەکاری و دیزاینکردنی پێشوەختە دانراوە سەبارەت بۆش دەڵێ ئێوە حیزبێکی سیاسین پێشوەخت ئێوە ئاگداری ئەم جم و جۆڵانە نەبوون ئێمە بەڕاستی ئاگدار بووین و باسیش کرد لە ئەنجومەنی باڵا بەڕاستی ئێمە لە ڕێی ئەنجومەنی سیاسیشمانەوە ئێمە هێندێک هەوڵیشماندا پەیوەندیمان بە هێندە لایەنیشەوە کرد کە ئێمە بیستومانە هێندێک زانیاریمە پێگەیشتووە کە ئەمە
بەنیازن ساختەکاری بکرێ و هاوچێشەیەک لە ئارادا هەیە هاوچێشەیە لە ئارادا هەیە بۆ پەرلەمانی ئایندەیان خوێنی خولیشە شەمی پەرلەمانی کوردستان ئەوانێک کە ئێمە گومانمان لیان هەبوویان ئەوانێک کە پێمان وایە کە ئاگاداری ئەم بابەتانن دەستیان لە قەزەکەیدا هەیە گوتەنێ پشتیوان نییە ئێمەش ئاگاداری شتێکیوەتان بەس بە خۆتانیان نەوت بوو بەێمان نەگوت وەکو بین بەشداری بکەینەوەوانە بەڵام ئێمە وەکو خۆمان بەڕاستی یعنی شتیوامان بیست بوو و لە هێندێشت مەترسی ئاگادار کراینەوە بە تایبەتی هێندێک جموجۆڵی سیاسی و دیبلۆماسی کە کرا لە هەرێمی کوردستان و بۆ دەرەوە و بێزگەلەوەش هێندێک زانیاری کەش لە ناو هەرێمی کوردستانەوە کە ئێمە بەدەستمان گەیشت گومانمان بۆ دروست بوو گومانێکی زۆرمان بۆ دروست بوو کە ئەمە بەرنامەیەک لە ئارادا هەیە بۆ چۆنیەتی دابەشکردنی کورسەکانی خودی شەشەمی پەرلەمانی کوردستان بە دوواداچینیشمان بۆ کرد خۆی هەرەوەندە دەکرێت بەڕاستی بە دوواداچینی بۆ کراوە و هێندێک لایەنیش بینراون بەڵام ئەمە ڕەت کردوەوە کە شتێکی بەم شێوەیە لە ئارادا بێ باش بەزۆکو ڕای خۆتان ڕای کاکا بستارمەجید کە یەکێک بوولەکانی دەرچووەکانیش بەڵازنەی هەولێر لەگەڵەوەدا بوو کۆمەڵم بڕیارە بدە بڕیارە قورسە بدە یاخود ڕای پێچوانە شەبوو لە ناو ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری خۆی ئاساییە ڕای پێچەوانە هەبێ دەشبێ مەگەر چۆن دەنا ئەمە 35 نامی سەرکردایەتین بە جەنابی مامەستا عەلی باپی سەرۆکی کۆمەڵ زۆر زەحمەتە 35 کەس لەسەر بابەتێک یەک دەنگ بن ڕای جیاواز هەر دەبێ لەم بابەتەش هەبووە و بەڕاستی ڕایمیش گرنگ نییە ئێمە گرنگ ئەوەیە لەسەر ینی ئەنجومەنی سەرکردایەتی بە زۆرینە بڕیاری دەکەن نەسێ بۆ ئەم پەرلەمانەکە بەم شێوەیە ئێمە دواتر ینی هەر کەسێک کە ڕاشی جیاواز بوو بێ چ لە ئەنجومەنی باڵا چ لە ئەنجومەنی سەرکردایەتی چ کەوادیر چ لە مەڵبەندەکان زۆر ئاساییە ڕای جیاوازە بێ ئەمن بالێر بە هەموو لایەک ڕابگەێنم زۆر ئاساییە بەڵام کە بڕیار دەچوو ینی پرۆسەی بڕیاردان بە میکانیزمی دروستی خۆی تێپەڕی بوو بە بڕیار ئەو بڕیاری هەموو کۆمەڵە ینی ئەوانەی کە ڕێیان هەبوو ئەوانەی کە ڕێیان نەبووە و من ینی پێشم وایە دەبێ بەڕاستی هەمومان ئەوەی کە لە توانایدا هەبێ ئەوەی کە لە بوارێک لە بوارەکاندا ینی کۆمەڵ پێویستی پێ بێ کە باسی ئەم بڕیارە بکە و ڕوونکردنەوەی لە سەرداوە پشتیوانی بۆ دەربڕێ و قەنەعات بە خەڵک بکە ئەو لە هەمویان پێویسترە با ڕئیشی نەبوو بێ پێویسترە کە بێتە مەیدان و بەرگری لەم بڕیارە بکە ئەمە ئێمە خۆدا شکرا ناکەوە ئێمە پێویست ناکە بە گرنگیش نێ بەڕاستی ئێمە ینی ئاوا لە بڕیاردان تێگەیشتم ئاوا لە جێبەجێکردنی بڕیار تێگەیشتم من بۆ خۆم نەکرد دوای ئەو بڕیارەکە دەرچووە بەڵێ کەس نییە ئەوە ئاساییە جیاوازی کەس نی دژایەتی بکە ئەوە تاوا بە زۆر نیەک لاکرا ئاساییە بۆ چوون لە ناو نابێت دژایەتی نازانیت بۆ کار حەشم بام عەرز دەکەم مەسەلەی بڕیار باشە بەیانی بۆ نمونە دامانە من لەگەڵ ئەم بڕیارە نەبوو باشە دامانە بەیانی پێشنیارێک دەکەم لە ئەنجومەنی سەرکردایەتی ئەو پێشنیاری من دەبێ بە بڕیار چوار برایکە یا سێ خوشکی کە مەسەن لەگەڵ ئەم بڕیار نابن ئایا ئەم پێم ناخۆش نابێ ئەوان بێ نژایەتی بکەن شەشی دروستەوە جا چۆن بڕیار ئاوا دەدرێ و چۆن بڕیار ئاوا سەر دەگرێ ئێمە ئەگەر بەڕاستی پابەندی شەریعەت بین و پابەندی پرەنسیبەکانی کۆمەڵ بین شتیوانە ئەم پێم وایە ئێستا ئەوەی کە ئەندامانی کۆمەڵ کادریانی کۆمەڵ گویان لێ دەبێ ئەوەیە تا ئەو کاتێ ئەم بڕیارە بەم شێوەیە هەمومان بەرگری دەکەین وەکو یەک بەرگری دەکەن ئەوەی کە ڕێیمان هەبێ کە ڕێیمان نەبێ و گەورەی کۆمەڵ حەزەکەم بیزانی بڕاکە گەورەی کۆمەڵ و گەورەی بڕیاردان و پرۆسەی بڕیاردان لە کۆمەڵ لەم کاتاندا سەنجیر دەردەکەوێت و قورسایی پێندێ دەردەکەی بۆ خەڵک نەخۆم هەر ممکن نییە بڵێ وەڵای هەموو بڕیارێکە دەرێ بە ئیزماع بێ زۆر زەحمەتە ئەم ئیزماع دروست بێ بەڵام نامە دەبێ بە حەقەت یعنی مەگەر وا بێ زەکاکەچی مە مەسەلەی ئێستا بۆ من ئێمە بڵێن ئەمنەوە بڵێن بە حساب دەرچوومەنە بزانام بڕیار جێبەجێ نەکەم چی جێبەجێکە یخۆگەر ینی ئەگەر وا دەبێت وا دەگوتریانی نەمە لە ژیانی خۆمان لە ژیانی سیاسیمان لە مسلمانەتیمان لە دینداری وا فێر نەبین بەڕاستی ینی هەرچی زەحمەتیش بێ لە پێناو جێبەجێکردنی بڕیارێک و سەرگرتنی بڕیارێک هەرچی زەحمەتیش بێ هەرچی قوربانیش بێ هەتا ئەو کاتێ بڕیارەکە ئەم بەم شێوەیە ئێمە لەسەری دەچی بیت هەوڵێکەوە بۆی کە کۆمەڵی دادگەری پیراسچنەوە بە بڕیارەکەیدا بکە خەڵک بڵێن لە دەرەوەی کۆمەڵ لایەنەکان ئەو داواکاریان لە کۆمەڵ هەبووە بەڵێ ینی خەڵک هەیە ینی خەڵک هەیە ئەوەی مەسەلەن بۆ نمونە لەوانەیە باش لە هەموو بابەتەکەی تێنەگەیشت بێ ئاساییە
ئەنی ئێستاش هێندێک ڕەهەند و ئەبعادی ئەم بڕیارێکە لە بەچی دراوە ئێستاش هێندێک خەڵک هەر ڕەنگە بەرچاوی تەواو ڕۆشن نەبێ هێندێک لایەنش بەرچاویان ڕۆشن نییە بەم شێوەیە مەسەلەن بۆ نمونە لە ماوەی برادەرانی پارتی سەردانێکی جەنابی مەسعەلی باپیریان کرد وەفتی نەبووم وەفتی مفاوەزات بۆ گفتوگۆ پێکەنانی حکومەت کرد هێندێک سایت و پێیج بڵاو کرایەوە ناوان نەبوو ئەوان هەر تەنها مەسەلەن سەلام و ڕێزی کارمەسوودیان هێنا بۆ مەسعەلی باپیری و دومیش گوتیان ئایا ئێوە سوور لەسەر بڕیارەکەی خۆتان جەنابی مەسعەلی بەڵێ بەڵام بە تەوزیحاتەوە تەبان و دوایەوە کە بەڕاستی ڕوونکردنەوەیان بۆ درا کە ئێمە چۆن غەدرمان لێکراوە چۆن ستەم کراوە و چۆن دیزاین کراوە ئەوانش گەیشتنە قەناعەت گوتیان ئێوە غەدرتان لێکراوە ئێستا کات نییە مەسەن چکە بەڕاستی هێندێک نمونەمان هێناوە هێندێک بەڵگەمان پێی نیشاندان بەڵگایانی کە کاکە ئەمە چی ئەمە دەنگ بۆ نمونە هەر بە ڕوونی بڵێم بۆ نمونە دەنگ بە من دراوە فۆرمەکە دیارە ینی ڕقەمێکی نییە فۆرمەکە ئەو کابرایە وێنەی گرتووی فۆرمەکەی و دوای ئەوەی کە دیسان فۆرمەکان دەرێ ناوەوە دیسانەکە وێنەی گرتووە و هێناوێتی لە جاری یەکەم کاکە بە کۆمەڵی داوە بەڵام جاری دوم کە دەری دێنێتەوە بۆ پارتی چووە جاری یەکێشکە دەری ناوتە بۆ یەکێتی چووە یەکێشکیان بۆ نەوەی نوێ چووە کاکەمانە بەڵگەنین لەوە زەختر چیانی ینی کۆدی فۆرمەکە کۆدەکەی دیارە بۆ نمە دەرکاکە کۆدی ژمارە 900 ژمارە 900 کە کابرا ڕسمی گرت بێ کە تێی هاویشتووە کە دیسان دەرهات دەری ناوتە ژمارە کە بەخۆی لێوێن دەربووە تەماشا کردێتەوە عینی ژمارە کە گۆڕابێ یانی چیەوە زە بەڵگەمان زۆر هێناوەتە بەڕاستمە بەسم خەڵکێک مەوسم لە ئۆپۆزیسیۆن و لە یەکێتی و لە لایەنەکە هەموو پەیوەندیان کردووە خۆی دەزانین چون باەک حەقت بە برای خۆم بڵێن بۆ هەموو لایەک دەزانن کە یەک کۆمەڵ لەم دابەشکاریە لەم هاوچێشێ و دابەشکردنی کورسەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان تێدا نەبووە هەمویان دەزانن یەک دوو هەمویان دەزانن وە گوتووشیانە بەڕاستی بەبێ جیاوازی ئەوەی کە غەدری لێکراوە ئەوە کە غەدری بۆ کراوە ئەوە کە زوڵمی لێکراوە ئەوە کە زوڵمی بۆ کراوە هەمویان دەزانن کە ئەو دەنجی کۆمەڵ نییە هەمویان ئەمەیان گوتووە بەبێ دوودڵی و بەبێ گومان چەند ینی ئیزە دەمێت سەرەوەی قەبارەی ئەم ساختەکاری و ئەم زوڵمێک کە لە کۆمەڵ کراوە چەندە ئەمە دەمێتەوە بەڕاستی خۆی ئێستا لە ئێمە ژوون نییە کاکە حەچیم ئێستا بڵین کاکە وەڵا 6 کورسی ڕەنگە 1 کورسی بێ ڕەنگە 2 کورسی بێ بەس گرنگ ئەوەیە ئێمە چاک دەزانین ینی هەمومان دەزانین بەڕاستی بۆ بەرامبەریشمان دەزانین ئەوە کە دیزاینەکەی کردووە ئەوەی کە بۆی کراوە ئەوەی دیکەش لەم خەڵکی شەقامیش هەموو دەزانێت و دەنجی کۆمەڵ نییە ئێمە خۆشمە باش دەزانین بەس ئەی لایەنە باشەکانی چییە نیەم بایکۆتە هەر بۆ ئەوەیە کە وەڵامێک بووە غەدرە هەرەوەندە بەسە خودڵی خەڵک لە دەرەوەیەوە ئایا کۆمەڵ دەتوانێت شەقام جوڵێنێ دەتوانێت بۆ نمونە لە ڕووی میدیایی و پاڵپشتی زیاتری میدیاکانی خۆی بکات بۆ لە بوارەکانی دیکە دەتوانێت ئمە بکات کاک حەشیم قازانجەکانی بازار باسیەکە اینجا دوای کۆمەڵ دەتوانێت چی بکە بە بابەتێکی دوو بابەتی لێک زیان کۆمەڵ قازانجی لەمەدا چیانی سوودەکانی ئەمە چیانی یا کۆمەڵ بۆ وای کردووە باش ڕاستە کۆمەڵی خەڵک پەیوەندیان پێوە کردوین لە دەنگدەرانمان دەرن کاکە ئێمە دەنگمان بە ئێوە داوێسە دەنگەکە بۆ یەکیچکە دەچێت ئەوە ڕاستە ئێمە نایشارینەوە ڕاستە دەنجی بە من داوە بە توی داوە بە خوشک برایانەکەی داوە لەبەرەوەی کە هەندێکی لەبەر کۆمەڵ بەشێکیشی هەیە بەشێکی کەمیش بێ لەبەر کاندیدەکان دەنجی پێدادانە ڕەنگە کابرا ڕێی جیاوازی بە ڕەنگە دەنجی بە خەڵکیەکە دابایە ئێستا دەرە کاکە من ئەگە بمزانی بە دەنگم بەتون نەدەدا باش ئێستا من ڕازی نیم ئەو دەنگەی من بە چ قانونێک بە چ شەرعێک ئەو دەنگەی من کە دایکمە تو دەچێت بۆ کەسێکی دیکە کە بۆ منە من بە نوێژکەرم زانی بە مسلمانی باشم زانی و ئێستا بۆیشی دەچێت نوێژ نەکەرە بۆن من بەلای کەم قبولم نییە ئەوە حەقە بەڵام کورسەکانیش ئێمە پڕکردنەوەی وا بە ئاسانی نیە نە بە ئاسانی بەڵام بەسم لە کۆتایی کاکە پاش 2 ساڵێکە وا دابنێ باش ئەمە حەقە بەڕاستی من ئەوە ینی دانی پێدادەین بۆ ئەوانەی کە دەنجیان بە ئێمەدا و ئەم پەرۆشیان هەیە ئەمە حەقە بە ینی دانی پێدادێنین بەڵام ئەم پرسا لەو بەڕێزانەش دەکەم ئەم پێم وایە بەقەدەر ئەوەی کە ئەوانەی ئێستا دەنجیان بە ئێمەدا و دەنجیان بۆ خەڵکەچکە دەڕوا بەقەدەر ئەوە بگرە زیاتریش زوڵم لە کۆمەڵ کراوە و دەنجی دەنگدەرانی فۆتێنراوە ئەدی ئەوانەی کە دەنجیان بە ئێمە داوە بە ئاشکرا هاتوون ینی بنەماڵەی گەورە خەڵکی زۆر گوتن کاکە ئێمە 40-50 کەسمان
لەم وێزگەیان لەم وێزگانی ئەم بنکەیە دەنگمان بێ دایسەکە هیچمان دەنگ بۆ ناتوە هیچ حساب نەکراوە ئەی باشە چی بانە بڵێ هەر ینی بەڵگەیان هەیە بەخۆی ئەم ئەوڕۆ کێشێ پێوتمانی بەڵگەشی بۆ هێنامەوە خوا دەزانی بەڵگەی وازەحی بۆ هێنامەوە کۆمەڵە خەڵکێک بووین چوین لە وێزگەیەکی گوتی دوایی چاودێری لێ بووە گوتی چاودێری ئێوەش نا خەڵکی خۆم برادر و دۆستمان هەبووە پرسیارمان گوتی وڵای یەک دەنگ نهاتوتەوە بەلایەنێک من و خێزام لەو وێزگە دەنگماندا هەر بەلایەنێکم گوتی بێزگە لە هێندە خزم هەبوون تێم گەیاندوو کە دەنگ بە کۆمەڵ بدەن ئەوانش دەڵێن کاکە کوا دەنجی ئەمە چ دەکەن بۆ دەنگانەیە کە فەوتێنراون و دزراون ئەمە نابێ بەرگریێکی لەم دەنگانەش بکەین بەێوانش حەقیان نییە ئەمە یەک دوو ئەدێمە چی بەوانە بڵین کە بەڕوونی ئەمجارێ بە سیستەم دەنجی بە مندا بەڵام بۆ یەکێک کەسووە دەنجی بە تودا بەڵام بۆ یەکێک کەسووە ئەدی نابێ باشە ئەمە بەرگریێکی لەم زۆر دەنگش بکەین ئەم زۆرە کەسانش بکەین ئەدێوانش مافێنە سەرێ منێ کە پێما گوتن کاکە وەرن دەنگمان پێ بدەن بەرگی لەگە دەنگەکانتان دەکەین دیفاعتان لێ دەکەین ئەی نابێ ئێمە دیفاعان لێ بکەین دیفاع چۆن دیفاع لێ بکەم یەخۆ بەفەرمو لە ڕووی یاسایەوە ئەوە خەریکین بەڵام ئایا چ دەکەین نازانم سێ کاک حەکیم هەر بێزگەلەوەی هەر شتەکە لەوە فراوانتر گەورەترە بەڕاستی ئایا ئەم پرۆسەی ساختەکاری کە لە ساڵی 1992 بەردەوامە ئەوە شەشەم خولی پەرلەمانە بێزگە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ینی پەرلەمانی عێراق و بێزگە لە ئەنجومەنی پارێزگاکانیش ئایا ئێمە ینی ئەم ساختەکاری لە شوێنێک ڕانەگیرێ ئایا پێویست نیە لە شوێنێک مەسەڵەن هەڵوەستەی بکەی بڵێن کاکە تاکەی خۆکاکەوە جیلێک بڕایەوە ینی نەوەیەک کۆتایی پێهات 32 ساڵە ینی هەر لێ بگەرە مەسەڵەن ئەوە تەماشایکەین هەمزار لەگەڵی بڕۆینی و بڵێن دەقیت ناکە بەشکم جارێککە بەشم جارێکیکە ینی چێ دەڵێ لەوەی عێراقیش دووبارە نابێتەوە ینی ئا لێ گەرن لە شوێنێکی ڕای نەگرین ئەو ڕای ئێمەیە کەم پێم وایە دەبوو ئەوانەی کە تێبینیان هەبووە لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکەەوە 6 لایەن کە ئێمە بەیەکەوە ڕەتمان کردەوە گزنا باس ڕەتکردنەوەت کرد بەیەکەوە ڕەتمان کردەوە بەڵام ئێمە هێوا خوازمی بەڕاستی وەکو ئێمەش هەڵوێستیان هەبێ باشە بەس خەڵکێکشی لە دەرەوە ڕخن لێ دوای کۆمەڵکی دەکە لەسەر قسە دەڵێن پرسیان بەلایەنەکانی دیکەنە کە دو خێرا بڕیاریان داوە ئاگەر لایەنەکانی دیکە لەگەڵ ئێوە هاتپان هەمان هەڵویستیان هەبووایە بڕیاریان بۆ نەدرا یاخود ئێوە پەلەتان کرد بێکەوە وەڵاهی پەرلەمانکاری خۆ ئێمە جارە سەرەتا بەرلۆکی بڕیارەکە بدەین هەموو ئەو لایەنەکە ئێستا باسی دێک هەموو بەیەکەوە ئەنجامەکەمان ڕەت کردەوە خۆیان لە گفتوگۆ لە بابەتەکان هەبوون و ئەوان ئێمە بە شێوەی لە شێوەکان پێشمان گەیان کە من بەتەمای بڕیارێکی ئاوین بەڵام بارودۆخی ئەوان لە ئێمە جیاوازە ئەنی هەر یەکیان بارودۆخی کتابەتی خۆی هەیە ناتوانم بڕیار بدەنەوە ئێمە پاساویشم بۆ دێنین و دیارە بۆیان ناکرێ ڕەنگە بۆیان نەکرد ڕەنگە پێی دوای بڕیاردە نازانم خۆیان دەزانن بەڵام چکە خۆ پرۆسە جارێ ئێوە ئامادە بوون بێکەوە بڕیار بدەن ئێمە زۆرمان پێخۆش بە بەڕاستی بەڵام ناشڵێم ئەمن بە ینی چکلوانی ساوان جویان لێ دەبێنە ئەمە ناڵێم ئێمە چوین و ڕاوێژمان لەگەڵکردن و دەگەڵیان دانیش بە تەفسیر ئەم خەزیەمان باس کرد ناوەڵا ینی لەوانەیە کۆمەڵ چۆن بوو ئەم پێم وایە کۆمەڵ ئەگەر ئەمەی کرد بە باشتر دەبوو ینی عیب نییە بڵێم لەمە بینی کەم کوڕێکمان هەبوو بەڵام ئەوان ینی کاک حەکیم دایانزانی و پێشمان گوتن ینی ناوێن ناهێن هەبوو مەسەن ئێوارەکەی کەمە بەیانی ئەنجومەنی باڵا دانیشتون زار ئەنجومەنی سەرکرداری دانیش من هاتووە لای جنای مەمەد عەلی باپیر پەیوەندیان پێ کرد پەیوەندیان بەمنەوە کردەوە گوتم کاکە بەڵێ ینی بەتەمای بڕارێکی ئەوانی ئەلحەقە گوتیانە کاکە پەلەی مەکەن بە ئەمەش بین باسی بکەین و دیراسی بکەین بەڵام بەڕاستی پێم وایە فشارەکانی سەر کۆمەڵ کە زۆر بوو چ لە ئەندامان و کادیران چ لە دەرەوەی ئەندامان و کادیرەکان وایان کرد کە کۆمەڵ ینی ئەندازەیەکی زیاتر پەلە بکە لەوانەیە باشە بەس بە تەنیا کاریگەری دەبێت ئەم بڕیارە کە نەچوونە پەرلەمان اینجا لە دەروی پەرلەمان دەتوانن شەقامە بجوڵێنن شتی دیکە بکەن جوڵەی سیاسی دیکە بکەن ئەگەر ئەم بڕیارەتان داوە ناچن بۆ پەرلەمان وەڵی کاک حەکیم خۆی هەڵوێست ئەم پێمە بە ژماری زۆر و کەم نییە بە نەوعیتی هەڵوێستەکەیە و پاشان ینی خۆڕاگری و بەردەوامی لەسەر هەڵوێست ینی خۆڕاگری و بەردەوامی لەسەر هەڵوێستی خۆت کە بە دروست زانی خودە ناگەن بە دروستمان نەزانی و بە بەژەمە نەزانی زۆر ئاسایی کۆمەڵ بێ ڕێگایشکە بگرێتە بەر و زۆر برارێککە بدە زۆر ئاسایی خۆمە ینی قورئان نییە وانە بەڵام ئەم پێمە هەڵوێست بە ژمارە نیە خۆی گەورا بێ ژمارەی کۆمەڵ چ لە پەرلەمان چ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێستا پێشتر
لە ئەنجومەنی پارێزگاکان وە لە حکوومەت کە بەشداری هەبووە لە قۆناغەکانی ڕابردوو بەژمارە لەوانی کە کەمتر بووە ئەی بۆ کۆمەڵیانی هێزێکی قورسایەکی تایبەتی خۆی هێل ناو کۆمەلگا ینی و بەڕاستی هێزەکە بینی سەنگێکی سیاسی تایبەتی خۆی هێل ناو کۆمەلگا و لەلایەن سیاسیەکان لە بژمارەی حتا ئەم لەمانەش یعنی هێزانی کە بڵێن بە تایبەتی دەسەڵاتوانێک کە کورسی زۆریان هێناوتەن کاکە وەڵای ئێمە کۆمەڵ بە سێ کورسی دو کورسی پێنج کورسی دە کورسیمە بەحسای بۆ ناکەین بڕۆ کە هەیە باسی وەکە ینی کۆمەڵ قورسایی خوب لە 20 کورسی زیاترە بەبێ پێمان بڵێن بە خۆمان دەزانین ینی خۆچی لە ئەنجومەنی نوێرانی عێراق ئێمە ئێستا تەنها یەک ئەنداممان هەیە هەیە خۆ دە ئەندامی هەن و ئەندامی هەیە بەقەدر ڕەنگە و دە ئەندامی ئێمە جموجۆڵ و ینی چالاکی و ڕەنگە هەڵوێست و ینی خزمەتکردی نەبوو بۆ چین توژەکانی خەڵک و کۆمەلگا بەژمارە نیە بەڕاستیانی ئەنجا ئایا ئەمە دوای ئەمە چی دەکرێت کە ئێستا بۆ نمونە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیشمان لەسەر ڕێیە ئێوە دەتوانن بۆ نمونە چی بکەن یاخود ئەمە چاک دەکەنەوە ینی ئەم تەزویرێکە کراوە بۆی بە خەڵک بێن جارێکی کە خەڵک بچێتەوە سەر سندوقەکان یاخود کۆمەڵ بەشداری بکە یاخود جوڵی سیاسی تریشتان دەبێ بڵێن ئەمن سێ بابەت عرض بکەم لەم ڕۆوە باش یەکەم ئەمە بڕیارمان داوە ئێستا نەچینە پەرلەمانی کوردستان خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەمە بڕیارەکە بۆ ئەمەیە باش کۆمەڵ هیچ بڕیارێکی نەداوە بڵێ نازمە هیچ پەرلەمانێکی و نازمە هیچ هەڵبژاردنێکی باش ناچینە ئێمە ناچینە پەرلەمان خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەمە یەک دوو کاک حەچیم ئێمە ئەگەر ئێستا لە ڕووی یاساییەوە لە ڕووی بەڵگە و ئەو بڵێن دوگمانتانەی کە ئێمە پێشکەشمان کردووە کە تانەمان داوە ئەگەر ئەنجامی ببێ و ئەم مافانە بۆ کۆمەڵ ڕەت بکرێتەوە ئێمە ینی وا ناکە دەنی دڵی ئەو دەنگدەرانەمان خۆش کارسمێنێکە بێن بە چاکتر پشتیوانی پژیری کۆمەڵ بکەن ئەو خاتێک خەڵک و کۆمەلگا ناڵێن جەماوەر ناڵێ کاکە وڵاهی ئەمانە بەڕاستی ڕاستیان کرد بەڕاستی پیاو بوون بە دوای دەنجی خەڵکی داچون تا هێنایانەوە ئەمە متمانە و بەڕاستی قورسایی کۆمەڵ ناو خەڵک و کۆمەلگا زیاد ناکە یعنی ئەو کاتێک کۆمەڵ هیچ شەرمێکی دەبێ کە بچێ بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراقکە هیچ ڕێگرێک دەبێت لە پێش کۆمەڵ ئاسان زۆر بەسەر بەرزیەوە زۆر بەبێ منێتەوە بەڕاستی بەشداری دەکا سێ ئێمە کاک حەچیم دەبێ بەڕاستی بیر لەوە بکەینەوە ئەگەر ینی کۆمەڵ بەشداری و بەشداریش نەبێ خۆ کۆمەڵ حزبێکی سیاسیە ئەنی دەبێ هاوکار بێت لەوەی کە بڵێ ینی ساختەکانی لە وڵاتە ڕێ لێبژیرێ و کەم بکرێتەوە زاری ئەوەی عێراق چی دەکەن بۆی عێراق ئەوەی عێراق زاری ئەوەی عێراق با من بەڕاستی حەقەتێک بڵێم ئەوەی عێراق وەکم لێ هەندێک بەرپرسی عێراقیش بیستمە دەڵێن ئێمە ئەوەی لێ ناگەن ئەوەی کە لە هەرێم بۆ لە عێراق ئەنجام بدرێ و بکرێتەوە ئەوە عێراق ئێمە دەڵێمەوە عێراق ئەوان دەڵێنەوە عێراقە بۆ نمونە ئەوەنج ئەو کێشە گرفتانیان هەیە بەڕاستی دوو ئەگەر میکانیزم بگۆڕێ ئینسان دڵنیا بە لەوەی کە ساختەکاری ناکرێ بەدیلتان هەیەوە بۆ نمونە ئەمن ئێستا بەدیلی دەخەمە ڕوو وەکو خۆمان زار ئەمە بەڕاستی ناو کۆمەڵ وەکو ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی باڵا دیراسەمان نەکردو بین ینی خەڵکی پسپۆر بانکین بزانین داخۆی مە چی بکەین باشە بۆ ئەوە دەکەن لە قۆناغی دەکرێت دەبێ بکرێ بڵێ دەکرێت بکرێ بەڵام وەکو خۆ دەکرێت مەسەلەن کاکە ئەم جیهازی ئەو پەنجەمۆرەکە و بایەمەترێکە بۆ ئەوەی کە دووبارە دەنگ خەڵک دووبارە دەنگ نەداتەوە ینی هەر یەک کەس هەر ئەو کەسە بتوانێت دەنگ بدا یەک دەنگ بدا جاری کە دەنگ نەداتەوە ئەمە هەر بمێنێ بەڵام دەکرێت ئەو سندوقی بەڕاستی و کارتێک کە تێداویشترێ کاتی دەنگدان ئەمە بگۆڕێ چونکە ئەوەی کە ئەو کەتنەی کە کراوە لەکوێ کراوە لەوێ کراوە بەڵام دەڵێن ئەنجامی ئەلکترۆنیکە و دەستێکە هاوتا بووە سندوقەکان وەڵام ئەم لە دووسێ کەناڵی باسم کرد کاک حەچیم باشە ئەگەر دەبێتە دووبارە نەزم سێبارە قەیناکە بەسەرێ دێڵێمەوە کاک حەچیم ئەم ئامێری ئەلکترۆنی و بەتابەتی ئامێری زیرەک زۆر لەوە بەڕاستی پێشکەوتوترێکە ئاوا بە سادەی تەمەشایکەی ڕاستە لە زۆربەی وێزگەکان کەمە بۆ خۆشمان کە چاودێرمان هەبوو پێمان گەیشتەوە زۆر جار ئەنی ئەنجامەکانی ئەلکترۆنی و ئەوەی کە لە سندوقی هاویشتراوە یەکشت بووە بەڵام ئەمە چۆنە ئەم دوانە ڕەبتیان نەبەیەکەوە خۆ ڕەبتیان بەیەکەوە هەیە باش وانە لەنە چۆنی حساب کردووە ئەمە مۆبایلە من جارێک باسم بۆ دێ هەردەی هێنمە دەرێ بە هەموو خەڵک بزانێ ئەمە مۆبایلە
باش ئێستا بۆ نمونە من تەلەفۆنێک بۆ جەناب دەکەم باش هەر دوای لای دەبەم و دووسێ برادەرە دەرەوەکە نازانم بەسم بۆ چێم کردن کاکەوەرە مۆبایل بیکەنەوە بزانام چێ دەزانین تەلەفۆن بۆ چێ کرد جگە لە کۆمپانیاکە خۆی بخوا کۆمپانیاکەش نایزانی مەگەر ئەپڵ چکە ڕێگان نەداوە کە بە هەموو کۆمپانیا بێ بزانین داخوات و تەلەفۆن بۆ چێ کردووە و تەلەفۆن لەکوێ بۆ هاتوو نامەت بۆ چی ناردوو چێ نامی بۆ ناردووی ئەم ئامێری زیرەکە کا حەچیم بەرنامەی تێدایە دەڵێ کاکە ئەم ئیشانە بۆ بکە لە ماوەی سعاتێک کە تەواو بوو ئەم ئیشانتم بۆ دەکە کەس ئاگای لێنێ هەمووی دەکە بەڕێک پێچی کە ئیشەکانی خۆی ئەنجامدا وەک خۆی لێ دێتەوە مەگەر کۆمپانیای ئەپڵ بێدەنا کەس نازانێت ئەم مۆبایلی چی کردووە یعنی چی کاکەچمی کۆمپانیای کابرا بێ هەڵبژارنەکەش دەزانی چی کراوە ویش یعنی ئەم دەنم جیاوازی نییە یعنی ئامێری زیرەک جیاوازیان نییە لەوەی کە چ وەزیفەیەکی پێ بسپێری بۆت ئەنجام بدا یعنی من باسم کرد ینی مۆر ینی بۆ نمونە ئەو مۆرانەی کە ینی کە گۆڕاوە بڕاو کە ینی ئەمە ئاستێکی زۆر بەرزە خۆی سا شت هەیە تەمە زۆر ئاسانتریش شتی قورستریش هەیە بە ئاسانتر یان دەکرێت بۆی ئەمە بەڕاستی بە خەڵکی نەفرۆشترێتەوە ینی خەڵک ینی باسی کردووە بڵێن هاوتایە کاکە ئابرە هاوتایە و چون تەماشاشمان کرد هیچ دەستکاری نەکراوە و خۆی هاتە دو کاکە دەستکاری چۆن دەزانین دەستکاری کراوە مەبەستمەوەیە ئەم قەزیانە بەڕاستی لەوە گەورەترە بەڵام ئەمە بەچی ئاشکرا دەبێ بەچی ئاشکرا دەبێ یەک ئەوانەیە کە بان کراون کە مامەڵیان لەگەڵ کراوە کە بێن بەشداری ئەم هاوچێشەیە بکەن ئێوان خۆیان باسی دەکەن ئێستا سبحان الله هێدەشتی هەر ئاشکرا دەبێت دەزانی هەنی خوا دنیا وا خوڵقاندوێندێک نهێنی شتێک کە پێویست بێ خوای تەلا هەر دەیخاتە ڕوو خەڵک بیزانێ ئێوە بخوانیسە دەڵێن ئەرەوە کاکەمە بان کراین ئەگەر لەگەڵ لەم هاوچێشەیە بەشداری بکەی 6 کورسیەوە بەشداریەکەی 2 کورسیە فعلا کابرا 2 کورسی پێدراوە دەشتێ دێڵێم یانمەکتمە کاکە بیڵێ ڕۆژێک گوتی دێڵێم ڕۆژێک بیڵێ کاکە دوو ئەدێ بەڵگانێک ئێمە دەستمان کەوتو بەڕاستی بەڵگەکانی کە دەستمان کەوتوکو باسی بەڵگەکان دیارە بەجگە لە دەنگی پۆچەڵ و بێزگە لە پوسەرنانە پیس سرینەوەی ئەوەشی تێدا بەڵێ سرینەوەی تێدا ئەم عەرزم کردی ئاڵگۆڕیشی تێدایە بەخۆتە نام مۆبایلەکەم هەیە عەرز دەکەی نازم دەری بێن بە هەموو خەڵک تەماشای بکە ینی کە ینی ئەو فۆرمەی کە دەنجی بۆ کۆمەڵ پێدراوە دوایی هەر ئەو فۆرما چکە کۆدەکەی کابرا کۆدەکەی تەسویر کردووە هەر ئەو فۆرمە هاتوۆ دەرێ ئەم جار بۆ حزبش کەچووە هەر زۆر وازەحە وڵی بڕاو بکەین لە خۆ دەستیا دەبێ ئەتو فۆرمی خۆ دەناسیوە کاکەشم کرد تەسویریکەی هەر فۆرمێک کۆدیش تابەتی خۆی هەیە کە دێت و دەرجەناب لێنێت کە چاودێر بی تەماشا دەکەی بینی بەڕاستی کەسێک بوو کە هەر لە کۆمیسیۆن بە بۆ معلوماتت هەر بۆ خۆی کۆمیسیۆن بۆ چاودێریش بوو ینی وەکو چاودێری کانەکان نەبوو نەتوانێت بچێت ئەو بۆ ژمارنەوەی دەنگەکان و بۆ جیاکردنەوەیان و ئەوانە بۆ خۆی لەوێ شاهد بوو بەسەرەوە بەتەبەن کە فۆرمەکەی خۆی تەسویر کردو دووبارە تەسویر کردوتەوە شتێکی جیاواز دەرچووە دەم بە هەموو دنیا دەڵێم ئەمە ینی چی یکاکە بە تێمام گەین ئەمە چۆن ڕوویداوەوە کا حەچیم ئەمە بەرنامە دانرانەوە و مەبەرمەزکردنی بێ ڕوو نادا شتیوانە فۆرمێک مەسەن مۆرێک لە کیانێکی درابێ بەڵام دوایکە بێت تۆ دەرێک بۆ کیانێشکە چوو بێ باش خوێندنەوە شەیە کە ئەم هەڵوێستانە ینی بەشێکی ساختەکاری بەشێکیشی بۆی کێشێک ناوخۆی کۆمەڵ بێ بۆ یاڵێستا سیاسەکان ئەو خوێندنەوە شەیە چکە ئێستا منە بەڕێز دەڵێن ئێمە 7000 بۆ هاتوۆتەوە 7960 پێشتر لە پەرلەمانی عێراق چەند بۆ هاتووە لە بازنەیەکی 15000 لە بازنەیەکی 15000 لە 4 بازنەی 4 بازنە بوو هەولێر ئێستا بەڵێ ئەوی هەولێری ئێستا 4 بازنە بۆ کاتی 4 بازنەوە بەڵێ بەڕێز لێک بازنە بەشدا بووی بەڵێ 15000 بووە بەڵێ ئێستا بە هەموو هەولێر و نزیک 8000 نزیکی 8000 بەڵێ بەڵێ زانێکی بۆ نمونە دەڵێن ئەوە حەزمی ڕاستەقینەی کۆمەڵ ڕەنگە بەشێک ساختەکاری کرابیان بۆی کێشەکانی وڵای کاکەشم با من بە هەموو لایەک بڵێم ئێمە بێکێشەنی ئەمە حزبێکی ینی کۆمەڵی بارەگات هەیە کۆمەڵی دامەزاوە و مؤسساتت هەیە کۆمەڵی کەوادیر و خەڵکت هەیە ینی بارگاکان داوامی هەیە ڕاگەیاندن هەیە ینی کۆمەڵی ینی بەڕاستی مؤسساتی گەورەت هەیە ئەم حزبە بێکێشە نییە ینی قەت نەماوەتی بێکێشەنی گرفتمان هەیە عیبەمان هەیە کەم و کوڕیمان هەیە بەڵام ئێمە دڵنیاین ئەمە تەمان بۆ معلوماتت هیچ کەسی جووا نەزانێت تەبەن کێشەکانی کۆمەڵ کە هەمانە پێشمان بە بخۆم بڵێم
ئەمە بەمە پەردە پۆشی کردو نەخێر ئەم بریارە وەڵای کاکە باهیچ پۆشکردنیەوەیە باعث دڵی بەمە خۆش نەکات گۆڕانکاری بێ لە ناوخۆی کۆمەڵ ئەگەر ئەندامی کۆمەڵ ئەگەر کادیری کۆمەڵە ئەگەر ناری کۆمەڵە با هیچ دڵی نە ئەندامەکان دڵیان بەمە ناڕحەت بێ ناوی کەس دڵی بەمە خۆشکە باش کۆمەڵ کەم کوڕی هەیە بۆ کۆمەڵ بڕیاری داوا بە خۆش دابێتەوە بۆ کۆمەڵ کۆنگری لە پێشە کۆنگرە بۆ بەڕاستی بە خۆداچوونەوەیە بۆ گۆڕانکاریە بۆ سزا و پاداشتە زۆر ئاسایی ئێمە زۆر بە تەبیعیش وەردەگرین بڕوا بکەی حەچیم هیچ پمان ئاساییەوە ینی ئەوە خۆزگەمە دەنجی حەقیقیمە دەرکەوت بە ئێستا بمازێمە چەندمان دەنگێناوە نی قیرش ئەو کاتی با ئەمە دەنگمان ڕەنگە بەشی ئەوەی کە کەم و کوریمانی دەنگمان کەمی کرد بێ ئەو کاتی زۆر سەگ داهاتی محاسبی خۆمان دەکرد بەس ناشکرێ هەردووچی ناکرێ ئێمە ناکرد لە پەنای ئەوە کە ئەم بە ئامان جیرانە و ئەم غەدرە زوڵم لێکرانە لە کۆمەڵ ینی بکرێتە پاساوی ئەوەی کە ئێمە کەمکوریەکانمان چارەسەر نەکەیت وە ناشکرێ بەڕاستی هێندێک کەمکوریمان هەیە بکرێتە پاساوی بڕی کاکە کۆمەڵ بەڵێ ئەمە ئەوە دەنگەکە ڕاستەقینەکەی خۆیەتی ئاخر بەسەر ڕاستەقینە کاک حەچیم با من عەرزت کەم ئەوەی هەزنات بە خۆت منە تێوەناوە باشە دەکرێت مەسەڵەن کەسێک ینی ئەوەی ینی ئەو عەبدوسارەی 2021 لەگەڵ 2024 تەسەوور ناکەم زۆر گۆڕابی ینی نارم باش نەبیمە بەڵام من دەست خراپ نەبوویمە باشە باشە سەیرە ینی کۆمەڵیش بەڕاستی ئەمە باسی هەڵوێستەکانی کۆمەڵ هەڵوێستی لە پێشەوە بۆ لە دوایان نەبووە ڕاستە هێندێک کەم و کوڕی و شتیشمان هەبووە لەم نێوانەدا سەیرە مەسەن لە چوار بازنەی ئەتوی بە بازنەیەکی 15,000 بێنی ئێستا بە هەمووی 10,000 با من هەندێک باسییان کرد تم کاکە بۆ نمونە من کاندیدی دووبارم هەندێک دەرەوەش ئەو ڕەخنە هەبێ ئێ باشە باش کاندی دووبارم کاکە باش عیبەکەی من پێما کە دەگوت هەرەوەندە نەبوو شتێکیان دەگوت هیچترم نەویست بە نار و بە یارەوە وەڵا بیرە شتێکە بوو ئێستا بە هەموو خەڵکی بڵێ شتیترم نەویست ئێ باش کاکە ئیزەتی عەلامینەت بیست بێ خۆ خەڵکیکە ڕەنگە نەیبیست بێ باش کا حەچیم ئەوە کاکە دامانە ئەمن بۆ نمونە کۆمەڵ پێما کۆمەڵ هەڵوێستەکانی خۆ لەسەرەوە بە لە خوار نەبووە وەکو حیزب نەبوو مەکو شەخص ئەمن کەم کردووە کاکە 15 ئەمن دەی دادەنێم کاکە حەچیم ئەمن 10,000 کەم کردووە بەڵام تو سیر نیە مەسەلەن ئەمن ئەگەر 10,000 کەم کردویانی لە هەموو بازنە هەندێک زەربی چواری کە دەکا 20 وانە خۆ 5 بۆ دەمێنێتەوە نەبوو ئەنیگە قیاسێکی دەکا 20 وانە بۆ ئێستا نەگەیشتوتە 8 ینی لە 6,000 حسابی زەربی چوارێکی پازی زەربی چواری دەکا 6,000 وانە پێشدەنگەکانی کۆمەڵ لە دەوروبەری چەند بوو لە هەولێر دیارە نه ئەمە 21 دیارە ئێمە لە بازنەکانی هەولێر تەنها لە دوو بازنەی بەشداریمان کرد بوو لە دوو بازنە بەشدار لە دوو بازنەی بوو ئەمە لە دوو بازنەکەی کە بەشداریمان نەکرد بۆ دەنج ڕاستەقینە دەرناکەوێت بەڵام بەسمە من ئەگە باسی ئەشخاصیش بکەی کاک حەچیم ناخۆ قەزیەکە دیارە بەڕاستی بەڵام هیچ وەکو باسم کرد ئێمە هەردوو شیش دەخوێنەوە هەردووشمان لەبەرچاوە بەڵام بەڕاستی ئەو زوڵم و غەدرە گەورەترە لەو کەم کوڕێنێکی کۆمەڵ هەیبووە وەکو کۆنگرە باسی کۆنگرەشت کاتیشمان کەماوە دەکرێت کۆنگرە وەکەی دەکرێت ئەندام و لایەنگران چاوەڕێی بەخۆ داچوونەوە بن هەموو لە ئاستی سەرەوە خوارد وەڵاهی کاک حەچیم ئێمە وەکو ئەنجومەنی سەرکردایەتی وەکو ئەنجومەنی باڵاش ڕامانگەیان ئێمە پابەندین بە کاتی دیاریکراوی پەیڕەوی کۆمەڵ لە پێڕووی کۆمەڵدا دەڵێت 4 سال جارێک کۆنگرەی خۆی دەبەستێ ئێمە کۆنگرەی ئێمە لە 18/2 دەبێتە 4 ساڵ کە بەسەر کۆنگرەدا تێپەڕوە 18/2025 ئێمە پابەندین بەو کاتەوە و ئەمە ئامادەین لە کاتی خۆیدا کۆنگرە ببەستین هیچ کەسمان دوودڵیمان نییە و حەقی خۆشێتی بەڕاستی پابەندین بەو بەڵێنەی کە ئێمە لە کۆنگرە بە ئەندامانی کۆنگرە بە خەڵکو و ئەندامانی کۆمەڵی دادگەریوە دەداهات بڵێم حتا بە زماوەریشماندا ئێمە کۆنگری خۆمان دەبەستین بۆ بەخۆ داهاتنەوە بۆ خۆ چاکترکردن و بۆ خۆ چاوەڕێی گۆڕانکاری بین لە کۆنگرەی کۆمەڵ جارە چاوەڕێی گۆڕانکاری بین وەڵای ئومێد دەکەم ینی لە هەموو کۆنگرەکان ئەندازەی گۆڕانکاری هەر بووە باش ئەین لە شێوازی کار لە کەسەکان لە کارکتەرەکان خۆ کۆنگرە هەر دەکات خۆ کۆنگرش وڵا هیچ بەڕاستی گوسانی بەنی سحرینی ینی هەر ئەوە لە عازی دەبێ هەموو شتێک چاک بێ هەموو شتێک باش بێ هەموو شت بگاتە ئاسمانی و ناوەڵە بەڵام ینی گۆڕانکاری بووە لە میکانیزم و لە شێوازی کارمان ئێمە کۆنگرە بۆ کۆنگرە گۆڕانکاری بووە گۆڕانکاریمان بۆ لە سەرکردایەتیمان ینی ئەمەش یەکێک لە مەطلبەکان و بەڕاستی بابەتەگرنگەکانی کۆنگرەیە گۆڕانکاری بۆ لە پێڕەوی نێوخۆی کۆمەڵ و
گۆڕانکاریمان بووە لە کارنامەکان کرد بە هەموو کارنامەکانی ئۆرگانەکانیش دێوە من پێم وایە باسی تەمان ئەوە کراوە کە کوڕەکانی ڕابردوومان چی بووە لە کۆنگرەکان باسیەوە دەکرێت و بەرنامەت بۆ ئایندە چییە و پێم وایە بەڵێ هەمیشە گۆڕانکاری بەجا بەڵام ئەم گۆڕانکاریان چەند دەی پێکێ چەند مەسەن ئامانز دێنێتە دی چەند کۆمەڵی پێبەر و پێشسی خۆ حەزب هەبووە کۆنگرێک کردو کۆنگرە بۆ تەمایەوەی کە بڵێن پەرتەوازە بۆ وەزەکە خراپتر بووە یەک کۆنگرەشە بووە حزب و خەڵکی بەرە پێشتر بردووە بەردووباری هەیە وەکو دوپسەر بڵێن ئەگەر شتێکی ما بێ وە چاوەڕێی دۆخی کوردستان مادەمە هەڵبژارن ساختەکاری تێکرا پەرلەمان لەسەرەوە بنا پێک بێ حکوومەتێک پێک بێ چاوەڕێی چی لێ بکەین ئەگەر خۆش شتێکت ماوە لە خزمەتە وەڵاهی ئێمە پێمان وانە ئەم تەمەەن جارێ بەڕاستی هەر بابەتێک هەر کارێک لەسەر ئەساس و بیناغی ساختەکاری و دزی و گزی ئەنی دروست بکرێ ئەنجامی نابێ ئەم پێمانی ئەنجامی ئەم بارودۆخی باش بێ ینی کۆتایەکەی باش بێت چونکە وەکو باسم کرد ینی بەم شێوەیە مەسن هێزێک خەڵک چاوەڕوانی هەبێ کە ینی کورسەکان نیوانی کەم کا بەڵام ئەو ینی کورسی زیاد کە بۆن منە ئەوی دیکە دەنگی زۆر زیاد بکە ینی چاوەڕێ دەکرێت حقەتەن لەم بارودۆخە پاشان ئەم ئالۆزیە کە هەیە لە هەرمی کوردستان ئالۆزی سیاسی کێشەی دارایی بۆ کێشەی کار و کەسابەت کێشەی بێزاری خەڵک ئەنی ئەم هەڵبژاردن بۆ ئەوەیە کە بەڕاستی بارودۆخ ئەبدەیت کە دەگەڵ ڕابردوو ینی گۆڕانکاری و چاکسازی تێدا ئەنجام درێت بەڵام ئەگەر خەڵک ئەمەی نەبینی ینی بە حەقەت بەڵام بەوە ژوور لە خەڵکی دەکا بە سەراحەت ئەمە ینی ئەگەر ڕاست بێ خۆم دەزانم ڕازنی هەموو دەنگانە ئیوانی بەڵام خەڵکیش پشتگیری هەرکردوون بەشی خۆیان حقەتەن بۆیە من پێم وانیە ئەم پەرلەمانە بکەوێتە سەر پێ بە ئاسان ئەم حکوومەتە بە ئاسان پێک بێ فشاری دەرەکیە بێ ئەم فشاری دەرەکی با منیش عەرزم کا حەچیم هەرمی کوردستان وەک جاران بەڕاستی ینی جێگەی زۆر گرنگی پێدان و ینی قورسایی و گەورەی وەکو جاران لای وڵاتانی ئیقلیمیش وڵاتانی نێودەوڵەتیش ینی ئەم هەرمی کوردستانەی جاران نییە ئەم هەرێمی کوردستانی کە کاتی خۆی مادلێن ئۆلبڕای داهات ینی سڵحی مابینی کامەسڵی مانزرای دەکرد ینی پێم وانی ئێستا سەفیری دێ قونسوڵێک دێ مەسەن لە ڕێکەون و حکوومەت پێک بێن و ئانە ئەم پێم وانی ئەم فشاری ینی ئەو گرنگیی نەماوە لە لایوان تا فشاری زۆر گەورەکەم بە قەناعەتی من بۆیە بۆیە پێم وایە هەرێم تووشی کۆمەڵە قەیرانی سیاسی و ئابووری گەورە دەبێتەوە لە داهاتوو سپاس دەکەین سەلام سەرمازیمانمان کرد موفەق بیاخ سپاس بۆ بینێرانی بڕێ سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ